مەسەلەی پارچەکانی تری کوردستان ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە خۆ نەگوتراوە یەکێتی نیشتیمانی کوردستانی باشوور یا نەگوتراوە یەکێتی نیشتیمانی کوردستانی عێراق شتی وا نەگوتراوە وترا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژی دامەزرانیەوە کە جەنابی مامجار لەکەم بەیانی نووسیوتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی ئەوە بە واضحی ڕوون کراوەتەوە و بە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خۆناغە جیاجیەکانە پشت و پەنا بۆ بەشەکانی تری کوردستان چونکە ئێمە خۆمان بە میلەتێکی بەشخوراوی زوڵم لێکراوی داگیرکراوە زانین و پێویستە خەڵکی کورد لەو شوێنانە مافی خۆی بگا بەڵام پێ زولف و بار و دۆخی کەتی کەوتون شێوەی هاوکاریەکە ئەگۆڕێ لە بەشێکەوە بۆ بەشێکی تر یا بە پێی داخوازی ئەو هەواڵانەی کە لەو بەشەیە خەباتەکەن و تێکۆشانەکەن یەکێتی نیشتیمانی کوردستان و قوربانیشی بۆ داون یعنیەوە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان پڕە لە قوربانیدان بەدەیان شەید و سەدان شەیدی داوە لە پێناوی بەشەکانی تری کوردستانە ئێساش بەردەوامە بێ لەو هەڵوێستە نیشتیمانیە کوردانەی کە بۆ پارچەکانی تری کوردستان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتی بۆ خزمەتی خەڵکە بۆ خزمەتی ڕێبازەکەیەتی بۆ خزمەتی ئەوەیەتی کە خەڵکانی کوردستان لە سایە بحەسێنەوە بۆی نییە خۆرخکاری بۆ لایەنێک یا بێتە ئەوەی کە مای ئەوەی کۆمەڵی خەڵک پێی دەوڵەمەند بنیان پێ بچنە پێشەوە یاشتی حیزبی خوانی پێ بەرنە پێشەوە بەڵکو یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتی ئەوێ لە پێناوی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەخێرەوە هەرچی شتێک حیزبێک کە شتێک ڕاگەیەنێ دەبێت دەلالەت ڕای خۆیەکە ئەوەی کە دەلالەت ڕای ئێمانکە لەسەر زاری هەواڵەکانمانەوە تێبێژەکەمان تیمەکەمان لە حکوومەت ئەندام پەرلەمانەکانمان ئەوانە تعبیل لە ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەنداڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستی واضحە و ڕاگەیەنەکانشی دیارە و هیچ شتێک نییە کە لە ڕێبازەکەی لای بدا و هەموو شتەکانی شەخاتە پێناوی خزمەت زیاتر گەیاندنی خزمەت و کۆمەڵانی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی بەشەکەن هەموو داگیرکاریەک لە کوردستان ئێمە ڕەتەکەینەوە هەموو داگیرکاریەک و خۆرەخکاریەک و پێشێلکاری مافەکانی خەڵکی کوردستان ڕەتەکەینەوە لە هەر شوێنێکا بێت ئێمە شەڕی کورد بە کوردمان هەموو کاتێک پێ حرام بۆ بە شش ڕاستیشی نازانین